دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ دەوڵەمەندکردنی پرۆژە بڕیارەکەی پارێزگای هەولێر کۆبوونەوە و چەندین ڕاو پێشنیاریان بۆ باشترکردنی پرۆژەکە خستە ڕوو. لەو کۆبوونەوەیدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی 4 پێشنیاری بۆ بەرژەوەندی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم خستە ڕوو بۆ ئەوەی لە پرۆژە بڕیارەکەدا جێگەی بکرێتەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو پێشنیارانەی ئاشکرا کرد. یەکێ لەوانە پێشنیارمانەوەیە کە داوا بکەین حکوومەت ینی پیاچوونەوەش بە سیستەمی پاشەکەوتی موچایە بکە. سا و ڕێنمایەکان ڕێگەمان پێبدا بۆی نەکرد ئەو چەکی پاشەکەوتە لە بۆ حکوومەت و قەرزەکانی حکوومەت بێ ئەگەر بتوانین بۆ قەرزەکانی کەتی تایبەت و کۆمپانیەکانیش بێ. ئەو پاشەکەوتی موچەیە بەو شێوەیە کە ئێستا شمولی موچەی خانەوادەی سەربەرزی شەیدان و کەمەندامانی سەنگەر و خانەوادەی ئەنفالکراوانی نەکردووە، بەڵام پێم وایە لەم مانگەیە تا ئێستا کە لەم ساڵی 2016 یەکەمترین موچەیان وەرگرتووە داوای پشتیوانیمان کردووە لە هەردوو ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگای هەڵەبجێش بۆی بتوانین ینی ئەو شێوازی موچەی خانەوادەی سەربەرزی شەیدان بە شێوازێکی تر بێنن بەوەی کە لە ڕابردووە بوو. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر سەبارەت بە بۆچوونی حکوومەت لەسەر ئەو پرۆژەیە و قبوڵکردنی ئاشکرای کرد. حکوومەتی هەرێم پشتگیری پرۆژەکەمان دەکات و لە ئایندەیەکی نزیکدا دەرئەنجامەکەی دەردەکەوێت. حکوومەت دڵخۆشە بۆ پرۆژەیە، بەڵام میکانیزمەکەی و چۆنێتی هەماهەنگیکردنی نێوان فەرمانگەکانی حکوومەت و وەزارەتەکان ئەوە پێویستی بە وردەکاری هەیە، ئەوانیش ڕاوێژکاری تایبەتیان هەیە لە ڕووی ئابووری و لە ڕووی داراییەوە ئەوان ڕژاینە سەرخات و ئێمە ئینتیزاری نەتیجەیەکی زۆر باشتر دەکەین. پارێزگاری هەڵەبجە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دوهۆک دوای خستنە ڕووی ڕاو بۆچوونی خۆیان و ئەنجومەنەکەیان پشتگیری خۆیان بۆ پرۆژەکە دووپات کردەوە و ئەوەیان ڕاگەیان هەر پرۆژێک لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت ئێمە پشتگیری دەکەین. ئەم هەمیر سەردەنگ بین و هەمی هەوڵ و شیانت خۆ بکەینە ئێت بۆ هەندێک ساڵانیدا ئومێدەکە گەشتر بدەینە وڵاتی خۆک و ببیتە ساڵە چارەسەریە یا قەیرانە یا وڵات تێدا دەرباز بیتن. جلسەی دووەمی دانیشتنەکانمانە کۆمەڵی سەرنج و تێبینی بابەتیمان لەسەر بابەتەکە ئەبێت و هیوادارین کە بتوانێت کەمێک باری قورسی سەرشانی موچەخۆران سوک بکرێت. پرۆژە بڕیاری وەرگرتنی چەکی فەرمانبەران لە بری قەرزە خزمەتگوزاریەکان و قەرزی ئاو و کارەبا لە ئەنجومەنی پارێزگای هەولێر پەسەند کرا و واش بڕیارە بێتە پرۆژەی هەموو پارێزگاکانی هەرێم بۆ ئەوەی لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران قەرزەکانی حکوومەت بدرێتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.